بنای خوای گەورە قوتابیانی عزیز لە خزمەتتانی بۆ شیکارکردنی ڕاهێنانەکانی بابەتی ڕێنووس ئەلفوبێی لاتینی و ئەلفوبێی ئارامی. ڕاهێنان یەکەم لە لاپەڕ 52 کتێبەکەمان دەڵێ ئەم شانە بە پیتی لاتینی بنووسە: چیا گۆران، دهۆک، زاخۆ، دیاری، وێنە، یاریزان، کورد، بردن، وەرزش. تەماشا دەکەن چیا بۆ لاتینی بەم شێوەیە دەنووسرێتن، گۆران ئەوە گۆران بەم شێوەیە دەنووسرێت، دهۆک هۆک بەم شێوەیە دەنووسرێتن بابەتجا. ئەوە دەنگی بڵێن پیتی بزرۆکێ لەمان دوو هەیەکە دامانە. زاخۆ بە هەمان شێوە ها دەنووسرێتن. دیاری بابەجانها دیاری بۆ شێوەیە دەنووسرێتن، ئەوە دەنگی بزرۆکەیە دامانایە. وێنە گوتما ئەگەر هاتوو لەسەر پیتی ئی ڕقم 8 ماندانە دەبتە یێ، ڕقم 8 پێوەنێ دەبتە بزوێنی کورد. یاریزان کورد، بردن و هەروەها وەرزش و بردن هەردووکیان پیتی بزرۆکیان تێدا هەیە. ڕاهێنانی دووەم دەڵێ ئەم ڕستانە بە پیتی لاتینی بنووسەوە. ڕستە یەکەم دەڵێت چ بابێت چ باران لە بەفر کەم دەکا، ئەمەش دەڵێن چی بابێت چ باران لە بەفر کەم دەکا. ئەوە ڕستە یەکەم بوو. ڕستەی دووەم دەڵێت کوڕێوی لە زانکۆیە دهۆکێ دەخوێنیت، دەڵێت کوڕێوی ئەوە لە زانکۆیە دهۆکێ دەخوێنیت. تەماشاکەم بەم شێوەیە نووسیتمان. خاڵی سێەم دەڵێ ڕانیە دەواازەی ڕاپەڕینە، ڕانیە دەواازەی ڕاپەڕینە. ئەو ئەمان تەماشاکی خەتێکمان لە سەری داکردن کە گوتمان ئەگەر پیتی ڕێ لە سەرەتای بگیان لە سەرەتای وشە هات ئەوە بە ڕئی قەڵەو دەنووسێتن. ئەو کە حەفتەکە لەسەرتە ڕئی قەڵەوی ئەلفوبێی ئارامی خۆمان. مەلای جەزیری هۆزانڤانێکی بناو بوو دەنگە، مەلای جەزیری شاعیرێکی بەناوبانگە، مەلای جەزیری هۆزانڤانێکی بناو بوو دەنگە بۆ شێوەیە نووسیتمان. سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کوردستانە، سلێمانی پایتەختی ڕۆشنبیری کوردستانە بەو شێوەیە نووسیتمان. کەرکووک بەشێکە لە کوردستان، کەرکووک بەشێکە لە کوردستان. پاراستنی ژینگە ئەرکێکی نەتەوەییە، پاراستنی ژینگە ئەرکێکی نەتەوەیی. تەماشاکەن دەنگی گوتمان پیتی ژ بابەجان گوتمان لە ئەلفوبێی ئارامی ئەوها دەنووسرێت، لە ئەلفوبێی بڵێن لاتینی بەم شێوەیە دەنووسرێتن. ئەگەر بیکەینە سمۆڵەکە ئەوها نقطەشی لەسەر دەبێتن. بەم شێوەیە ڕستەکانمان کۆڕی لە بۆ ئەلفوبێی لاتینی. ڕاهێنانی سێەم لاپەڕ 52 ئەمونراوی لە ئەلفوبێی لاتینی بۆ سەر ئەلفوبێی ئارامی بگۆڕە. دەڵێ پێشمەرگە دەنگ و ڕەنگی ئازادیە، خەمل و خویشە چەلەنگیە، بازێ چیا و زنارە، کولیکە دەشت و زۆزانان، ڕۆنیە بەربانگە، سۆریا ئاسۆیان پێشمەرگەی مە، چافکانی و لێهیە ئازادیمێ، دادکەڤم ji çiya و geliyan. پاشان digerêm li deşt û newalan, gund û bajar û warên min in, azadî û serxwebûn û armanca min in. Ew şe'reşî çi ye? Hîn roşna serdar e. Bem şêve bi elfbeyê latînî nûsîtman û taban xet beramber xet pêşmerga deng û rengê azadî û deng û reng û azadî xeml û xweşiya çelengî ئەوە خەمل و خۆشیە چەلەنگێ بۆ شێوە نووسیتمانەوە. هاتینە کۆتایی بابەتی ڕێنووس لێردا دێنە کۆتایی وەرزیەکەم قوتابیانی عەزیز بۆ هەر هەڵە و کەم کورتێک کە ئێمە ئەنجاممانداوە یاخود بۆ هەر پێشنیار و تێبینێکە پێتان باشە ئێمە لە ڤیدیۆکانە جێبەجێ بکەن. پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنە 0756 676 775. ئەم مەنزمێش ئێستا لە سەرجەم کوردستان بەردەستە. بە هیوام مسوول لە تەواوی ڤیدیۆکان وەربگرن لە دوعای خێر بەشمان مەکەن، هەم لە بۆ خۆمان هەم لە بۆ دایک و باوکمان، هەتا خوای گەورە تەمەنیان درێژ بات و سەرکەوتو سەرفرازی دنیا و دوا ڕۆژیان کە. ئێوەش هەمووتان شادومان کوردستانمان ئاوادان. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.